سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. سەپاندنی حکمی 1 ساڵ زیندان بەسەر محەممەد هوشمەند لە شاری مەریوان، گەڕانەوەی فەرمی گەماروەکانی نەتەوە یەکگرتووەکان بۆ سەر کۆماری ئیسلامی، بێبەشکرانی قوتابیانی بێناسنامەی سیستان و بەلوچستان لە خوێندن، گیانلەدەستان و برینداربوونی 7 کرێکار لە ئێران و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە فراnkfۆرتی ئاڵمان. دەستبەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامێران. ڕۆژی هەینی 4 ڕەزبەر هاوڵاتیەکی خەڵکی شاری کامێران بە ناسناوی ئۆمێد پەروێزی تەمەن 40 ساڵ بە هێرشی هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی لە شاری کامێران بە توندوتیژیەوە دەستبەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندەکرا. بەپێی راپۆرتەکان ناوبراو لەلایەن هێزەکانی ئێدارە ئیتلاعاتی شاری کامێرانەوە و بەبێ بەڵگەی قەزایی و هیچ ڕوونکردنەوەیەک سەبارەت بە هۆکاری دەستبەسەرکرانی دەستبەسەر کراوە و تەنانەت ئەو هێزانە ترس و دڵڕاوکێکی زۆریان خستووەتە دڵی بنەماڵەکەیەوە. شاینی باسا سەرڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر هۆکاری دەستبەسەرکردن و دۆخی تەندروستی و هاوڵاتیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە. سەپاندنی حکمی 1 ساڵ زیندان بەسەر محەممەد هوشمەند لە شاری مەریوان. ڕۆژی شەممە 5 ڕەزبەر محەممەد هوشمەند هاوڵاتی خەڵکی گوندی دەرەچفێ سەر بە شاری مەریوان لەلایەن دادگای انقلابی شاری مەریوانەوە حکمی 1 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. ناوبراو ڕێکەوتی 26 خەرمانانی ئەم ساڵ پاش هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەستبەسەر و ڕەوانەیە گرتوخانەی شارانفەر لە شاری سنەکرا. پاشان ڕێکەوتی 6 ڕەزبەر لە دادگایەکی دووخولەکیدا بە تۆمەتی ئەندامەتی لە گروپەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەو حکمەی بەسەردا سەپێنرا. گەڕانەوەی فەرمی گەماروەکانی نەتەوە یەکگرتووەکان بۆ سەر کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە 6 ڕەزبەر هاوکات لەگەڵ کۆچای هاتنی و توێژەکانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ نوێنەرانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەمبەستی ڕێگری لە چالاکبوونەوەی مەکانیزمی ماشە، گەماروەکانی نەتەوە یەکگرتووەکان دیسان بەسەر کۆماری ئیسلامیدا سەپێنراوە. لە ڕۆژانی ڕابردوودا وڵاتانی فەڕەنسا، ئەڵمان و بریتانیا بە پشتبەستن بە بەندەکانی بڕیارنامەی بەرجام چالاکردنەوەی مەکانیزمی ماشەیان ڕاگەیاندبوو. ئێستا بە گەڕانەوەی گەماروەکانی نەتەوە یەکگرتووەکان بۆ سەر کۆماری ئیسلامی، کۆمەڵێکی بەرچاو لە چالاکیەکانی ڕۆژیم لە بوارەکانی یابووری سەربازی و ماڵی دەکەوێتە ژێر کاریگەری و زۆرێک لە چالاکیە نێودەوڵەتیەکانی سنووردار دەکرێتەوە. بەهۆی چالاکردنەوەی مەکانیزمی ماشە، هەناردە و هاوردەکردنی چەک، سیستمە موشکیەکان و زانستە پەیوەندیدارەکانی ئەم بابەتە، چالاکیە موشکیەکانی کۆماری ئیسلامی کە بریتیە لە گەشەدان، بەرهەمهێنان و تاقیکردنەوەی موشکی بالستیک قەدەغە دەکرێن، هەروەها داراییەکانی بەرپرسانی سەرەکی ڕژیم لە دەرەوەی وڵات بلوکە و گواستنەوەی داراییە ماڵیەکانیان قەدەغە دەکرێن و هاوکات هەناردەکردنی نەوت و گاز و پێترۆشیمی بۆ وڵاتانی دیکە دیسان دەکەونە ژێر باری گەماروەکان و وەبەرهێنانی دەرەکی لە ئەو بەشانەدا قەدەغە دەکرێت. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە تاران. ڕۆژی شەممە 5 ڕەزبەر کۆمەڵێک لە خانشینکراوانی سەنعەتی فولاد لە شاری تاران دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان لە بەردەم وەزارەتی کار کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ماژەبەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەست و هەروەها بایەخنەدانی ڕژیم بە ژیان و معیشەتی خانشینکراوان لەلایەن ڕژیمەوە دۆخی ژیانیان لە خراپیدایە و توانایی دابینکردنی هەزینەی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکاندا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایەت دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، سربەخۆی سندوقی خانشینکراوانی سەنعەتی فولاد و هەروەها وەجیهاتنی داخوازیە دواخراوەکانی خانەنشینکراوان لە ئێران بوو.
بێبەشکانی قوسابیانی بێناسنامەی سیستان و بەلوچستان لە خوێندن. ڕۆژی شەممە 5 ڕەسبەر کۆمەڵێک لە بنەماڵەی قوسابیان لە شاری زاهیدان بەمبەستی نووسینی ناوی منداڵەکانیان سەردانی چەند قوسابخانەیان کردووە، بەڵام لەلایەن بەڕێوەبەری قوسابخانەکانەوە بەهۆی بێناسنامەبوونی منداڵەکانیان ناویان نەنووسراوە. بنەماڵەی ئەو قوسابیانە ئاماژە بەوە دەکەن کە منداڵەکانیان بۆ ماوەی چەند ساڵ لە ئەو قوسابخانەدا ئەخوێنن، بەڵام ئەمساڵ لە بڕیارێکی نوێدا منداڵانی بێناسنامە لە قوسابخانەکان دەرەکرێن و دەرفەتی خوێندنیان پێنادەن. شانی باسا کە کۆماری ئیسلامی ئەنجامی کۆنڤانسیۆنی مافی منداڵان لە نەتەوەیەگرتووەکانە و ناچارە پێداویستەکانی پێویست بۆ خوێندنی منداڵان بەبێ جیاوازی دابین بکات. ناڕزایەتی کرێکەرانی ئەبنیەی فەنی ڕێگەی یاسن لە ئەهواز. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکەرانی ئەبنیەی فەنی ڕێگەی یاسن لە ئەهواز دژ بە پێنەزانی حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. بەپێ راپۆرتەکان کرێکەرانی ئەو واحەدە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە بەبێ گرێبەست و هەروەها پێدانی حەقدەستەکانیان کار دەکەن و بەرپرسانی ئەو بەشە پێداویستیەکانیان دابین ناکەن. ناڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکاندا خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان، گۆڕانی گرێبەست، دابینکردنی بیمەی دەرمانی، ئیمکاناتی ڕفاهی، ئیمنی شوێنی کار و ئەمنیەتی پیشەیی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان و هەروەها کۆتایی هاتنی گوشارەکانی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر کرێکارانی ناڕازی بوون. چاوپێکەوتنی کۆمەڵێک لە مەعالیمان و چالاکانی سنفی لەگەڵ بنەماڵەی مەسعود فەرهیختە. ڕۆژی شەممە 5 ڕەسبەری 1404 کۆمەڵێک لە مەعالیمان و چالاکانی مەدەنی سەرزانی بنەماڵەی مەسعود فەرهیختە مەعالمی بەندکراو لە زیندانی کەرەجیان کرد و پشتیوانی خۆیان لە ناوبراوە ڕاگەیاند. مەسعود فەرهیختە چالاکی مەدەنی و ئەنجامی شۆڕەی هەواهەنگی ڕێکخراوی سنفی فەرهەنگیانی ئێران ڕێکەوتی 26 خەرمانانی ئەمساڵ بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کۆبوونەوەی ئەو شۆڕەیە لە شەهرڕازای ئیسفەهان دەست بەسەر و پاشان ڕەوانەی بەندیخانەی کەرەج کرا. مەعالیمان و چالاکانی مەدەنی لە ئەم چاوپێکەوتنەدا جەختیان لەسەر ئەوە کردەوە کە پێویستە ڕژیمی کۆماری ئیسلامی هەموو مەعالیمانی بەندکرا و چالاکانی مەدەنی دەست بە جیازات بکات و حکمی سێدارەی سەپێنراو بەسەر هەموو زیندانیاندا هەڵبوەشێنێتەوە. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی ئیسفەهان دژ بە خراپبوونی کوالەتی خواردنی سلف. ڕۆژی شەممە 5 ڕەسبەر کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی ئیسفەهان لە چالاکیەکدا دژ بە خراپبوونی کوالەتی خواردنی سلفی ئەو زانکۆیە ناڕزایەتیان دەربڕی. خوێندکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی لە خوارەوەبوونی کوالەتی خواردنی ئەو زانکۆیە و هەروەها بایەخنەدانی بەرپرسانی زانکۆ بە تەندروستی خوێندکاران دۆخی تەندروستیان لە مەترسیدایە و بەدانانی خواردنەکانیان لەسەر زەوی خوازیاری باشترکردنی کوالەتی خواردنی زانکۆ و هەروەها بایەخدانی بەرپرسان بە تەندروستی خوێندکاران بوون. گیانەدەستان و برینداربوونی 7 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا لە گیلان، تاران و ئەسفەهان لە چەند ڕووداوی جیاوازدا 3 کرێکار گیانیان لەدەستا و 4 کرێکاری دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. بەپێ راپۆرتەکان کرێکارێکی ڕێگەوبان لە پارێزگای گیلان بەهۆی پێکدادانی ئۆتۆمۆبیل بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا، بەڵام بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستاوە. هاوکات لە ڕووداوێکی دیکە لە شاری گوڵستان کرێکارێکی بیناسازی بەهۆی کۆچنە خوارەوەی لە بەرزایی دەستبەجێگیانی لەدەستەوە. هەروەها شۆفێرێکی سرویسی کرێکارانی ژن لە پارێزگای ئیسفەهان بەهۆی ڕووزانی ڕووزاوی هاتوچۆ گیانی لەدەستا و لە هەمان ڕووداودا 4 کرێکاری ژن بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. دووە هەواڵ کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە فرانکفۆرتی ئەڵمان. ڕۆژی شەممە 5 ڕەسبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتی ئەڵمان لە شاری فرانکفۆرتی ئەو وڵاتە کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد
دژ بە سیاسەتە دژەمەرۆیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ناڕزایەتیان دەربڕی و ئەماژیان بەوە کردکە بەهۆی سیاسەتە نێوخۆیەکانی ئەو ڕژیمە خەڵک لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و خوازیاری هەڵوەشانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی و سزادانی تاوانباران بوون. هەروەها بەشداربووان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا لەسەر بابەتی گەڕانەوەی گەماروەکانی نەسەوەی گرسوەکان و زیانەکانی لەسەر خەڵک وتوێژێکی چڕیان دەست پێ کرد و خوازیاری ڕاپەڕینەوەی خەڵکی ئێران بوون. بینەرانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و سوودە بن.